مامۆستا ئەو باوکانەی لەگەڵ کچەکانیان ناخراپن، ئەو باوکانەی کە لە کچەکانیانن کە سوکاتی بە کچەکانیان نەکەن، کە گوێ نایە بە تەمەنی، گوێ نایە بە کەرامەتی ئەو کچە، گوێ نایە بە شەخسیاتی ئەو کچە، یعنی لە هەموو ڕوویەکە وشەی نەشیا و ناشرین بەرامبەر ئەم ئافرەتە بەکارهێنێ. لە دەرەوە پیاوێکی پیاوانە دەرەکەوێ و خەڵک ڕێزی لێکدەوە دەسەگرێ بە سنگەوە بۆی لە ماڵەکەی خۆشە بووە بە گەورەترین درڕندە و جانەوەر بەرامبەر ژن و ماڵ و مناڵ و کچ و دار و بەردی. چیت هەیە بۆم نەعەپیانۆ لە ڕێی دینەوە لە ڕێی قورئانی پیرۆزەوە حکمی ئەم پێ نەعەپیاوانە چییە؟ زۆر باشە حاجی میران، با ئێمە جیاوازی دووشت بکەین. کچی وا هەیە لاسارە بە هیچ شێوازیە بە قسەی ئەم باوکە ناکە، جلوبەرگی وا ئەکاتە بەری، یعنی پیاو لە ڕووی نایە سەیری کات، ژنەکەی بە قسەی ناکات، بە کەیفی خۆی ئەم ژنە ئەم کچە ئەڕواتە دەرەوە دێ ئەچێت، یعنی بە کەیفی خۆی سۆشیال میدیا بەکارەهێنێ. ئەم باوکە یعنی بەڕاستی نیەتی ئەوە نەبوو ئەم کچەوە گەورەکات، بەم شێوازە پەروەردەی کات، یعنی نیەتی وا بوو ئەمە کچێکی قورئان خوێنی لێ دەرچێت، یعنی دایکی هاوکاری بێت، دوو ڕۆژ سەربەرزی بۆ تایفۆنەتە گەلەکەی بێنێت. کاتێک ئەم باوکە ئەیوێ لەو لە ڕێگەی ئەم قسانەوە کچەکەی ڕاستەوە کات، ژنەکەی ڕاستەوە کات، بەڕاستی ئەم پیاوە لە مووقیفێکایە هیچ کەسی حەسادەتی پێ نابات. و تۆ توانی بڵێ ئەم پیاوە یعنی دەرچەیەکی نییە ئەم قسانە نەبێت. باشە قوربانگیان، یعنی پیاوی وا هەیە لەم کوردستانەی خۆمانە گیرۆدەی دەستی خێزانەکەی بۆ بە قسەی ناکا بە هیچ شێوازێک، یعنی ئەم ئەڵێ سیر ئەوەڵێ پیاس بە هیچ شێوازێک، یعنی ئەڵێ ژنەکە ئەو جلوبەرگانە لە ڕووم نایە بێمە دەرەوە لەگەڵتا، سوێن بەخوا لە ڕووم نایە بێمە دەرەوە لەگەڵتا، کورە حەیامان چوو، هەرچی خەڵکە هەیە باسمانەکە، کوڕە دوو لە ڕێوە هەر جەڵتی بۆ لەداوە، ئەڵێ بڕۆ منەتن نەبێت، بڕۆ چ زۆرە ژن زۆرە، بڕۆ بێنە، کابراش دەستی ناچێت بڕۆ، ناتوانێت بڕۆ ژنی تر بێنێت. باشە کچەکەشی بە ئەمان شێوە، یعنی دعوەتی برادرن ئەڕۆن بەم لاولایە بە کەیفی خۆیان. من لە ژیانی ئەو کەسە شارەزام، ئەفونکە ئەو پیاڵە لە ژیانی ئەو کەسە شارەزام فەرموو. لە شرینم بۆیە من ئەم جیاوازیم کرد بۆ ئەوەی جەنابەت بزانی، یعنی پیاوێت لە خۆیەوە تووڕە بێت لە کچەکەی کە کچەکەی کچێکی داوێن پاکە، خێزانەکەی خێزانێکی داوێن پاکە سەلارە، هیچ کێشەیەک دروست ناکەن بۆ نەبووە نەتەوەکەیان نەبووە عائیلەیان ئەم پیاوە هەل لە خۆیەوە لێیان تووڕە ئەبێ و لێیان ئەدا و قسەیان پێکات. طبعا ئەمە کەسێکی زاڵمە ستەمکارە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ ما ئەهانەهن إلا لئیم، هەر کەسێ ئیهانەی ئافرەت بکات ئیلا کەسێکی بێڕێزە، وما ئەکرەمەهن إلا کەریم، هەر کەسێکیش ڕێزیان لێ بگرێت ئەوە خۆی بەڕێزە. کەواتە ئەگەر کەسێک ڕێز لە خێزان و مناڵەکانی بگرێت دیارە ئەم کەسە بەڕێزە، بەڵام کەسێک تەقی کردووە لە جەرگی، باشە ژنێکی هەیە بە هەموو شێوازێک دژایەتی پیاوەکەیەکات، جلوبەرگێکی زۆر ناشرین و نابوتی لەبەرایە، خۆی تاسوولس ئەدا لە ماڵەوە وەکو مەیمون، یعنی بۆنی تەباخی لێ دێت، یعنی لە ماڵەوە ئیتر دەموچاوی داوە بە یەکا گرش قژی ئالۆز بەوە هەتەڵی چوە بەلایەکە حەقی پیاوەکەی نادا، بەڵام بۆ دەرەوە وەکو پسکیت خۆیە گۆڕێ پسکیت، پسکیتت بینیوە چەند ناسکە، ئاوا خۆی ناسکە کاتەوە بۆ پیاوی خەڵک. ئەم پیاوە یعنی زۆر نەسیحەتی کردووە، زۆر ئامۆژگاری کردووە، ئیسفادەی نەبووە، بۆیە جاری وایە ئەو ماڵە یعنی ئەو پیاوە ئەتەقێتەوە. بۆیە ئێمە ئەبێت یعنی بزانین پیاو هەیە هەل لە خۆیەوە ئەمە ناکە، هەشە هەل لە خۆیەوە ئەماکات، ئەوەی هەل لە خۆیەوە بۆ ماڵ و مناڵی خراپە، طبعا ئەوە هەر پیاو نییە، بەڵام ئەوەشی کەوا تەقی لە جەرگی کردووە مەجبورە بە بۆڵە بۆڵ و بە قسەی ڕق و ئەمانە ژیان بەرێتە سەر، طبعا ئەوە عوزری هەیە، خەتاکەش خەتای ژنە، خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بێت. الله آمین. جزاك الله خير مامۆستا.